لە تراژیدیای جەنگی داعشەوە بۆ سەرکەوتن. شارستان سلێمان وەک ژنێکی یەزیدی کە گەورەترین قوربانی دەستی توندوتیژی و تاریکپەرستی بوون، مێژووی سەرکەوتنەکانی دەنووسێتەوە. لە شەنگالەوە لەناو 5,000 ژنی ئێزیدی ڕفێندراوەوە بۆ خوێندنی بەشی ئەندازیاری لە زانکۆی ئەمریکی. ئەفچار سارە زلبێر خوێندم و سالەکەم مایە ژمارە خوا دوورم 5 ساعتە ئەو دهۆکن ئەزلبێ دەرێمە گەلێکت زەحمەت بۆ 2014 و هەتانها کە داعش هاتە مالێنمە و هاتە منطقێنمە هەتانها ئەم تحسین إنه داعشی جەلورە و هیچ وەکە يعني جوێوان هەیە لێ دەرێ. ئەمانە خوێندکارانی ئێزیدین لە زانکۆی ئەمریکی ئاماژە بەوە دەکەن کارەسات و توندوتیژی سەر ژنانی شنگال وای لە ژنانی ئێزیدی کرد زیاتر گزارش لە خۆیان بکەن و داکۆکی لە مافەکانیان بکەن. ئەوان لەگەڵ ئەوەی لە شاری سلێمانی دەژین و دوورن لە کەسوکاریان، بەڵام دەڵێن پەیوەندیان لەگەڵ خوێندکارانی تر باشە و هەست بە غەریبی ناکەن. ژنا ئێزدی پشتی 2014 ئەس دبینم بتر خۆیا بوو و بتر دەنگی خۆ گەهاندە عالەمی هەمووکە و ئەو بخۆڕابوو نەیەکی مساعداوەی کرد ینی پشتێکەش دەستی داعش وەگەریا یا هەکە حتى نەکرد بەدەستی داعشیدا ئەو بخۆڕابوو شەڕی خۆکردن. After I displaced from my place, there was no hope like دوای ئەوەی لە شوێنەکەم دەربەدەر بووم هیچ هیوایەک نەبوو، زۆر لە خەمی خوێندنەکەمدا بووم. مووسڵ سەلامەت نەبوو بۆ ئێمە وەک ژنانی ئێزدی. زانکۆی ئەمریکی لە سلێمانی هەلێکی پێداین وەکو ژنانی کەمینە ئێزدی سکۆلەرشیپی پێبەخشین. شارستان و خێزانەکەی قوربانی دەستی توندوتیژین و بەو هۆیشەوە ئاوارە نشینن. خێزانەکەی لە دهۆک و شارستان لە شاری سلێمانی، بەڵام لە 25 نۆڤەمبەردا کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان، شارستان دەیەوێت بە تەواوکردنی خوێندنەکەی و گەڕانەوەی بۆ شەنگال جێگە پەنجەی لە ئاوەدانکردنەوەی شارەکە ئەو بەرەنگاریە بسەلمێنێت. ئەس گەلێک معلوماتە و دشتاوان کۆمکم بێ دەرێکە جامعی دوورە پشتی کە ئەستەخەرج بووم ئەسکاربم چم بەگەڕیمە شنگال وەزل لێ دەرێ بشغڵم یعنی ئەس تشتێکی کە ئەکسپریەنسا خۆ معلوماتت خۆ لێ دەرێ ئەس چێ بکەم وڵاتێ خۆ. ژنانی ئێزیدی وەک قوربانیەکی کەمیوێنە لە مێژووی مرۆڤایەتیدا کە لە ساڵی 2014دا ڕووبەڕووی ڕفاندن و دەستدرێژی و قڕکردن بوونەوە لەلایەن تیرۆریستانی داعشەوە 5,000 ژن بێسەر و شوێن کران بە هۆکاری جیاوازی ئاینی و نەتەوەیی. ئەوان کە ویژدانی مرۆڤایەتیان هەژاند و دونیایان بە ئازارەکانیان بەخەبەر هێنا. ئەمەش بووە هۆی ئەوەی دەیان ژن لە ناو ئێزیدیەکان ببنە سمبول و شانازی بۆ نەتەوەکەیان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.